باشە خۆشەویستانی بەندە سڵاو و ڕێزە حرمەت بۆ هەموو لایەک ببورن ئەوە 5-6 دقیقەیەک دواکەوتم لەبەرەوەی کە شوزانمی تر کێشە هاتە پێشەوە کێشەی فەنی بەخێر بێن بەخێر بێن بەخێر بێن هەموو عەشرەت بەخێر بێن عزیزان بەخێر بێن سەر چاوان ڕێز و حرمەت و خۆشەویستی بۆ هەموو لایەک هیوادارم کە لە هەر گۆشە و کەناریشی ئەم دنیاە هەن ساخ و سەلامەت بن و بێوەی بن و سەلامەت بن و بێکێشە بن و دوور بن لە دەرد و بەڵا. ئەمشەو کۆمەڵی قسە و باسمانە بێت لە تایبەتی لەسەر ئەو پێشمەرگەی پارتی زێڕەڤانی ڕاکەڤانی کە 30 ساڵە خزمەت بە پارتی بنەماڵی بازانیەکە لە دواییشا بۆ دەردەیان برد. ئەمشەو بۆتان باسەکەم و ڕێئەوە بیر و بۆچوونی خۆم لەسەر ئەو ڕوودا و هەندێک قسەیشی لەگەڵا لەسەر ئەو مەسەلەیە دەکەم. هیوادارم کە بتوانم سوود بە هەموو لایەک بگەێنم و کۆمەڵی حەقایق بخەمە ڕوو بۆ هەموو لایەک. بەخێر بێن سەر چاوان. دوو دقە ئەوە سین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە دوای ئەچنە ناو قسە باسەکە. عزیزان دووبارە خۆشەویستی بۆ هەموو لایەک. سەرەتا پێویستە هەر یەکێ لە ئێمە کۆمەڵی حەقایقەیە بیزانێت و بیزانین کە کێشەکان چۆنە و چۆن دەستی پێکردووە و بەرەو کوێ ڕوا. بەڵامێشێ لەو خاڵانەی کە من ئەمەوێ ئەم شەو لەسەر ڕابوەستم و ئەمەوێ لە خزمەتی ئەوەدا بێت لەمەوەیە کە کێشەکە ئەوەیە کە یەکێتی و پارتی ئەم هەموو تاوانە، ئەم هەموو دزیە، ئەم هەموو تاڵانیە، ئەم هەموو چەپەڵیەکەن، کوڕی خەڵک ئەکوژن، دەیان خەنە زیندان، ئازار و ئەشکەنجەیان دەدەن، تاڵانیەکەن وەکووتم جەردەیی ئەکەن کەچی خەڵک بەگشتی هیچ چرکەیەشی لێوە نایەت. واتە قسە لەسەر مۆزوعەکان ناکە. کارە ساتەکە لێرەوەیە کە خۆیان لە خۆیان بە خاوەن دەرناکەون. جا لێرەیە هەمان بەزمی سەردەمی ئەو قەشە ئەڵمانیە بوو بە ناوی مارتن نیلۆمەر کە ئەڵێ تەمان زۆربەتان بیستوتان لێرا من بیرتانە خەمەوە ئەڵێ سەرەتا هاتن بۆ لە ناوبردنی کۆمۆنیستەکان من قسەم نەکرد چونکە کۆمۆنیست نەبووم. اینجا هاتن بۆ لە ناوبردنی سۆسیالیستەکان دیسان قسەم نەکرد چونکە من سۆسیالیست نەبووم. هاتن بۆ هەموو ئەندامانی سندیکای کرێکاران هیچ قسەیەکم نەکرد چونکە من ئەندامی سندیکاکە نەبوو. کە هاتن بۆ لە ناوبردنی جوولەکەکان دیسان هەر قسەم نەکرد چونکە من جوو نەبوو. کە سەرەی من هات لە ناومبرن هیچ کەسێ نەمابوو کە لەسرم بە جواب بێت یان لەسرم قسەیە بکە. ئێستا خەڵکی هەرێمی کوردستان هەر وایان بەسەر هاتووە و کەس حەقی بەسەر کەسەوە نییە. نە سلێمانی و هەولێر دێن دراوسەکەیە بن، کەسەکەی ئەبن، خزمەکەیە بن، سەردا ئەخا و هیچ قسەیەک ناکات. پارتی یەت براکەی ئەکوژێ، براکەی تری یەتە بەردەم مایک ئەڵێ داوا لە کاک نێچیرەڤان و کاک بەسوورەکەم یاسا سەروەر بێت و تۆڵەی براکەمان بکاتەوە. سێری کە چ مەهزەلەیەکە، سێری کە دنیای ئێمە بەرەو چۆ ڕۆشتووە، سێریکەن هوشیاری ناو ئەو کە لەسەرەی ئینسانەکان کە بە شان و ملیەنە نووساوە چەندە لە ژێر سفرایە بەڕاستی. عزیزەکەی من براکەی تۆ ئەوان بکوژەکەین
واتە تۆ داوا لە بکوژەکانەکە یاسا سەروەر بکەن تۆڵەت پۆ بکەنەوە تۆڵە لە کێ لە خودی خۆیان کە بکەرە ڕاستەقینەکەن ئەمە بەڕاستی بەدبەختیە آخر خۆ هەر بەڕاستی حەماقەتیش تر لانیکەمە بێت تۆزە سنووری هەبێ یعنی ئینسان نابێ ئەوەندە ئەحمەقیش بێ کە بێ بەگاڵتە جار بەداخەوە پارتی وێشێتی ئیسیفادەیان لە نەزانی و سایلکەی و بەدبەختی ئەو خەڵکە کردووە لە واقع بۆیە ئەڵێم بکوژەکانی براکەت کوڕەکەت کچەکەت سەرەتا دادوەر و دادگا و یاسا و چوزانم عەدالەتیان کوشتووە ئەوسا هاتوون یەن کەسەکەی تۆ کوژن چونکە هەموو ڕژێمێ هەموو دەسە و تاقمێ سەرەتا ئەبێ یاسا بکوژێ دادوەر بکوژێ دادگا لە ناوبەرێ هەچی سیستەمە نەیهێڵێ لە ڕاستیە اینجا دەرگای بۆکێتەوە بۆ ستەمکاری و دەرگای بۆکێتەوە بۆی کە بتوانێت خەڵکەکەشی تاسوێکە لە ناوی بەرێت کەواتە دادگای چی و یاسای چی ئەمە بەڕاستی کۆمەڵی قسەی پرۆپوچە کاتێک کە کاوە گەرمیانی تیرۆر کرا هیچ کەسێ قسەی نەکرد باشە یان چەند کەسێکی کەم هەر ئەو کاتە پێویست بوو وەوایشمان کرد ئەبێ فاتحا بخوێنی بۆ زۆرینەی خەڵکی گەرمیان و خەڵکی سلێمانی و دەڤەرەکە کاتێک کە لە بیرمان بێ سەرۆکی پاسەوانەکانی مامجەلال سەروەت لە ماڵەکەی خۆی داکوژە ئەندامان و کادران و سەرکردایەتی قسەیان نەکرد ئەو کاتە فاتحا بۆ حیزب بێ بخوێنی بەڕاستی کاتێکە گەنجێکی وەکو سەردەش عوسمان لە ناو هەولێرە تیرۆرەکرێ هیچ کەسێ قسە ناکە دادگا و دادوەر قسەیە ناکە هەمویان بەشدارن لەو تاوانەیە ئیتەبێ فاتحا بۆ کۆمەلگایە بخوێنی بەڕاستی کاتێکە وەداد حسێنەکان لە دوهۆکە لە ناو ئەچن و دەیان گەنجان ئەخێتە زیندان هەتا شێروانی هیچ کەسێکیش قسە ناکە ئەوە ئیتر ئەوە کۆمەلگانیە بەڕاستی ئەمە ئیتر مرۆڤایەتی نییە ئەمە ئیتر نە ئازایەتیەک هەیە نە شەهامەتیەک هەیە نە هەڵوێستیەک هەیە نە پیاوەتیەک هەیە و نە هوشیارێکیش هەیە لە واقع یعنی ئەمە ڕێک و ڕاک پێتان ناخۆش نەبێ مێگەلێکە گاو گۆتاڵەوە تەواو ئەمە واقعەکەی کاتێکیش کە لە سلێمانی حەمەڕەش و دایانتر لە زیندانەکانی شێتی ئازار و ئەشکەنجادرێن لە پیاوەتی ئەخرێن هیچ کەسێ قسە ناکە ئیتر تۆ بێ فاتحا بخوێنی بۆ کۆمەلگایە خۆشەویستانی ئارام ئەحمەد عەزیزانی من بابە گیان پارتی و یەکێتی لە سەردەمی جەلالی و مەلاییەوە کێشەیان هەیە لەسەر هەیمەنە و دەسەڵات و بۆ ئەمە دەیان هەزاریان لە یەکتر کوشتووە لە کوڕی کورد باشە داگیرکرد نەماوە ئەمانە نەیهێنە سەر کەرامەتی مرۆڤی کورد لە پێناوی ئەوەیە کە قۆڵی یەکتر بشکێنەوە بەڕاستی لە دوای ڕاپەڕێنیشەوە شەڕەکانیان ئاشتیەکانیان بە یەکەوە حکومڕانیان هەر هەمووی لەسەر پۆست و دزی و جەردەییە لەسەر شتێکی تر نییە کەچی ئەوان پەیجە سێبەر و کرێگرتەکانیان پەلاماری یەکتر ئەدەن باشە یەکێتی یەک پەلاماری لاوانی کوردەدا لە سلێمانی و ئەیانخاتە زیندان و ئازار و ئەشکەنجیان ئەدا مێدیەکانی پارتی دەیکەنە هەڵا و باسی ئەەکەن وەک ئەوەی کە خۆیان زۆر شەریف بن کاتێکیش کە پارتی پێشمەرگەی حیزبەکەی خۆی لە سلێمانی ئەباتە هەولێر و بە دوو مانگ بە قوتەک ئەیکوژن مێدیای یەکێتی پەلاماری پارتی ئەدا وەکو خۆی زۆر شەریف بێ سێری ئەم هاوکێشەیەکەن ئازیزانی ئارام ئەحمەد خۆ ئەوان هەردووچیان وەکو یەکوان کاتێک باسی تاوانەکانی یەکترەکەن لە بەرخاتری تاوان دەرهەقکراو نییە واتە لە بەرخاتری قوربانیەکە نییە بەڵکو لێرەدا دێن قوربانیەکان دەبنە کارەسەیەک بۆ ڕابواردن و گاڵتە پێکردن و شەڕی نێوان ئەمانە لەسەر پارۆ پۆست واتە ئەوانە دوو جار قوربانیەکان ئەشکەنجە ئەدەن جارێکە فیزیکی ئەیان کوژن جارێک یعنی بەجەستە با بڵێن جارێکیش بەوەی بە مردووی دیسانەوە دەیان کوژنەوە و ئازاریان دەدەن کێشەکە ئەوەیە خەڵکەکە قسە ناکە قوربانیەکانیش هەر لەو خەڵکە دامەوە بەدبەختن جەلادەکانی هەردوو لەسەر قوربانیەکانی دەستی خۆیان شەڕەکەن و کاتێکیش ئاشتە بنەوە ڕێگەکەون کامیان تاوان بکە ئەویان یەک قسە ناکە بەڕاستی واتە بە پێی کاتەکانی خۆیان لەگەڵ ئەمان تەعامولەکەن نمونەمان لەسەر ئەمانە زۆرە ئازیزانی ئارام ئەحمەد بۆیە پەیجە سێبەرەکانی هەردوو لایەن پەلاماری یەکتر ئەدەن یەکتر تاوانبارەکەن کە هەردوو لایشان تاوانبارن و خۆیان خەڵکی دەکوژن ئازار و ئەشکەنجیان دەدەن قوربانیەکانیش دەکەنە کەرەسەی شەڕ بۆ یەکتر لە پێناویەوە کە یەکتر پێ بشکێنن تا بتوان تەناسل بە یەکترکەن و بەیەکەوە بتوان ئەو پارە و پۆستە بەشکەن و بەیەکەوە حکومڕانی بکەن ئەمە بەڕاستی ئیتر گاڵتە جاڕیە دەنا خەڵک ئاو دوی کراوە بەسەرە وە قسە ناکات کاتێکە ڕووداوێکی کارەساتبار ببورن بەڕێزان کارەساتبار ڕوودەدا منیش بە بەرنامە چەند ڕۆژێک دواکەوە میان قسە ناکەم سەدان نامم بۆ تێ کاگەرم ئەو بۆ قسە ناکەیت کاگەرم ئەو بۆ هەڵوێستی نییە بۆ شتێ ناڵێ
ئێکاکی من 30 ساڵی ڕەبەقە هاوارەکەم دوور لە ڕووی ئێوە تۆ ئەڵی مانگای باشە کلکوکێشی ڕائکێشن ناجوڵیتەوە ئێخۆ ئەو نەم هاوار کرد و قسەم کرد ئیتەوە تەمەەن ئەڕوا بەڕاستی تۆش تەنها ئەلەوەڕێی وە چرکە ناکەی لەوەی کە لەو کۆمەڵگایە چیە بوزەریە تۆ وا تێگەیشتووی من محەمەی ماملێم دانیشم لایڤەکەمە و گۆرانی ئەم تۆی جێگیت و بۆ خۆ کەیفکەی بەڕاستی ئاوا نییە بۆیە کۆمەڵگای نووسوو کە بدەن بەسەردا قسەیەنەکەی ئیتر ئەبێ لی گەڕی لەو کۆمەڵگایە لەواقعا ئازیزان کوڕێک لەگەڵ دایکیا چۆتە داوای کچێک لە هەولێر ماڵەکە چونکە دز و جەدێکی نامەسئول ئەناسن کوڕەکەیان بردۆ ڕوتیان کردوتەوە و هەموو گیانیان شین و مۆ کردوتەوە کاتێکش ئایلەکە چوون بۆ ئاسایی سکاڵا بکەن پیانتون ئێمە بەرامبەر بەو خێزانە هیچمان پێ ناکرێت چونکە مەسلەشی گەورە لە پشتیانە گەورە هێندەی یەک کرد کە لە پشتیانە بەڕاستی ئەمە بەڕاستی وڵاتە تۆ ئەتوانی کچە گەڕزیوەکەی خۆتی نەیتێ بەڵام تۆ بۆشی ئەوە ئازاری ئەو کوڕەتەنداوە بەڕاستی بڕۆن سەیری ڤیدۆی ئەو کوڕەکەن کە جەستی چۆن شین و مۆر بۆتەوە یەک شووری نەماوەکە ساغ بێ بەڕاستە میدیایەکێتی قسەی سەر ئەم مۆزوعاکە نە لەبەر گەنجەکە کە کردێکی وەحشیانەیە بەڵکو لەبەر ئەوەی میدیای پارتیش باسی حەمەڕەش و کشت و بڕی یەکێتی ئەکا لە سلێمانی جا خوایە ئەبێ ئەو کچەیش ببوورن بەڕێزان ئازیزان یەکێتی و پارتی دوو حکوومەتن بۆ ئاگاداریتان واتە لە مەسەلە حیزب شت نییە حکوومەت لە ڕوانگەی چەتەکانەوە لە ڕوانگەی عەقڵی چەتەوە بەڕاستی لە سلێمانی پاڤڵ تاڵەبانی حکوومەتە داواکاری گشتیە دەستورە یاسایە دادگایە دادوەرە لیژنەی پزیشکیە پۆلیسە ئاسایشە هەموو مێدیایە هەموو شتێکە بەڕاستی لە هەولێر و بادینانە بنەماڵەی بارزانی داواکاری گشتین دادگا و دادوەرن پۆلیسن ئاسایشن لیژنەی پزیشکین و هەموو شتێکن بەڕاستی حکومڕانی چەتەکان لە واقعا هەر ئەمەیە لەبەر ئەوەیشە کە ئابۆ جۆرە مرتاحن بۆیە حکومڕانی خۆیانەکەن و تەواو حکومڕانی شەر ئەوانش چییە خۆتان ئەزان کاکیجان پارە کۆکردنەوە ڕابواردن کەڵەگایی چەسانەوەی خەڵک و ستەمکاریە باش نییە کە ئەتوانن لەم ڕووداوانەیە هەتا لوتکە بەڕاستی ئەوانە ڕۆشتووی ئەوە 2 ساڵە نزیک ئەبێتەوە نەیانتوانیوە حکوومەتەکەی جارانیش کە شەریکە دەست بوون بە یەکەوە دروست بکەنەوە خۆشەویستان باشە بۆ ئاگداریتان ئەمێ یەک پێتان بڵێم کە باژێتان لەبێ ئەم هەلومەرجی ئێستا کە دوای ئەچمە سەر مۆزوعی ئەو کوڕەش بەڕاستی لە 60 تا لە 70 خەتای پارتیە لە 30 تاوانی یەکێتیە بەڕاستی ئێوە ئەڵێ لە قسەیشی کوردەواری خۆمانێ ئەڵێ با قسەیە بۆ دسکەین خۆشەویستان بیرتانە هەمومان ئەمانوت یەکێتی شەریکە دزی پارتی و بنەماڵی بازانیە مەحموود سەنگاویتان بیرە کە ئەیوت بە قوباتی ئەوت جانتا هەڵگری مەسعود بازانی هەمومان بە یەکێتیمانەوت ئەگەر دەسەڵاتان نییە بۆ لە حکوومەتە ناکشێنەوە ئێستا لانی کەم تا ئەم دەقەیە ها سبەینە نازانم چی ئەبێ باش نییە سبەینە چۆنە بێ ئەویان نازانم پاڤڵ نایەوێ براکەی جانتا هەڵگری پارتی و بنەماڵی بازانی بێت یاقی خۆیەتی کاکیشێن نایەوێ شەریک بێ بەڵام برا پشکۆلە بێت نایەوێ بەناو شەریک بێ بەڵام بنەماڵی بازانی هەمە کارۆ کەڵەگا بن بەڕاستی لە 92ەکەوە سەرۆکی هەرێم پارتی و بنەماڵی بازانیە سەرۆکی حکوومەت پارتی و بنەماڵی بازانیە سەرۆکی پەرلەمان بەناوێشێتی بووە بەڵام کەی سیاسەتی پارتی ئاوای لێ هاتبێ بۆ نمونە یەکسەر فڕیان داوتە دەرەوە جێگرەکەی ڕۆڵی بینیوە و بە قازانجی پارتی و دەسەڵاتەکان ئیشی کردووە باشە سیاستی نەوت و خاست پێوێنێت دەرەکیەکان دیبلۆماسیەکان کۆنسڵخانەکان هەتا دوای هەر هەمووی پارتی بۆ بەڕاستی بۆیە وەڵاهی پاڤڵ پیاو بێ بەو حاڵەی کە جاران مەسینە هەڵگریان بوون ناچنە ناو حکوومەتەوە بەڕاستی حکوومەتێک کە ئابۆ جۆرە بێ سندان لە حکوومەتە با خۆشەویستانی ئارام ئەحمەد بۆیە بەڕێی منیش ملهوڕی بنەماڵی بازانانی ئەبێ کۆتایی پێ بێ کاکیجان هەر بەڕاستی ئەبێ کۆتایی پێ بێ ملهوڕی ئەم بنەماڵەیە کاکیجان تەواو ئەمە حقیقەتە کاکە با لێرەوە باسی حاجی ئاسۆ بکەم ئەم حاجی ئاسۆیە باش پێویستە بزانن من هیچ پێم ناخۆش نییە بەڕاستی کە پارتی ئاوایان لێکردووە داوای لێبوردن لە بنەماڵ و کەس و کارەکەیکە بەڵام پێم ناخۆش نییە بەڕاستی پێم ناخۆش نییە ئەوە کە ئینسانێکە وای لێکن بەداخەوەم بەڕاستی باشە بەڵام تۆ 30 دانە ساڵە خزمەتی پارتی بنەماڵی بازانیەکەیت باشە یانی عەقڵت نەبوو نەبیتە چەکداری ئەمانە یعنی تۆ بێژوود نەخوێندبووەوە کە لە 70 ساڵی ڕابردووە بنەماڵەی بازانی بەدەیان کەسی لە کادر و سەرکردایەتی خۆی ترۆر کردووە تەنها لەبەرەوەی کە لە شوێنێکە قسەیەکی زیادیان کردووە بەڕاستی باشە
ئێوە واقعا دوژمنی خەڵکن ئێوە ئامادە بوون سەرمان پڕکن لە فیشک لەسەر پارتی و بنەماڵی بازاری باشە بەڵام لێرەیە من تەنها باسی ڕووداوەکە دەکەم لە واقع خۆشەویستان یعنی ئێوە کە ئابن بە پارتی ئەم پارتیە سیوێکی ئابەکە هەر لەگەڵیان چەتەیەکە هەر لەگەڵیان دزی ئەکا هەر لەگەڵیان هەر چێگەکە ئێوە تەنها ئێوە هەر ئەڵێن لە بەیکی بۆ پارتی بنەماڵی بازانی ئەڵێن لە دوایش هاکە ئەتان کوشن ئێمە بین شەرتان لەسەرکەین دژی بنەماڵی بازانی ئەمە کوێ ڕەوای حەقە بەڕاستی ئەمە کوێ ڕەوای حەقە یعنی ئێوە کەی فێرە بن کە واز لەم پارتی و لەم بنەماڵی بازانی بێنن کاکەجان ئێوە کەی فێرە بن کە تا ئەو دەرەجەیە ئێوە نەبن بە کۆی لە ڕاستیە تا کەی فێرە بن ئێوە یعنی ئێوە ئێستا هەم قوربانین هەمیش جەلادت کاکە ئێوە ئەتوانن ناوتان بڵێن پیاوە زەلیل و داما و قوربەسەرەکانی کۆمەلگای ئێمە باشە ئێوە قوربانی ئێوە ئەحمەق کراون قوربانی دەستی نەزانین بەڕاستی ئێوە قوربانی دەستی دواکەوتوی و ناهوشیارین تاکەی ئێوە بەڕاستی ئاوا بن کاکە تاکەی خەڵک یەک جار ئەڵێ زستان ساردە خۆ هەموو ساعت و دەقێک نایە لە کاکە ساڵی پاراستنی سەر بە مەسئول بازانی هەسان لە سلێمانی کابرایەکی لێ وەڵڵاهی کابرایەکی محتەرەمیشە کە پارتیە باشە ناوی فارز نەوڕۆڵیە پێم وایە پارتیە سەر بە باڵەکەی نێچیروان بازانیە هەسان گرتیان لە هەولێر ویسیان بیکوژن نێچیر وتی هێڵی سوورە ڕێگەی نەدا ئەوە بوو ئازادیان کرد حاجی ئاسۆی سەر بە باڵی نێچیرە و دژایەتی باڵی مەسئولی کردووە و کۆمنتی دژی فیرعەونەکەی سەری ڕەش کردووە نووسیوێتی بەداخەوە ئێمەی پارتی تاکو نەکوژرین حیزبەکەمان قەدرمان نازانێ ئێمە ئەمرین براگەورێت ناو ژنانە یادمانەکاتەوە آخر کوڕی باش هەش بەسەر تۆ بۆچی بەزوندی قەدری ئێوەیان زانیوە کە ئێوە کادری پارتی و ئەندامی پارتین بەڕاستی کە ئێوە خۆیان بۆ بەکوژ ئەدەن بۆ ئێوە لە لای بنەماڵی بازانی قەدرتان هەبووە آخر کام پارتی هەیە قەدر و ڕێزی لای بنەماڵی بازانی هەبێ بۆ خاتی داروبەر تەنها لە حەلەسێ زیاتر لە بەدرگای زیاتر کاکە لای بنەماڵی بازانی ئێوە مەڕووماڵاتن کاکە بەڕاستی ئێوە مەڕووماڵاتن باشە یان بە نمونە مەلا مستەفا ئەم شەوی لە هەموو شەوێ خۆشتر بێ ئازیزانی ئارام ئەحمەد ئەزانی بۆچی وا ئەڵێم ئەم شەوی لە هەموو شەویشی خۆشتر بێ لەبەر ئەوەی یەک فەلسەفەی هەیە بە ئێوەی سۆرانی ئەڵێ سۆرەی قوندەر باشە ئیتی ئێوە خۆتان تێناگەن کەیفی خۆتانە بەڕاستی ئێوە ئاوا ناوی بردوون ئێوە باش نییە ئێوە هەر بەڕاستی ئێتە تاکەی ئێوە ئەماکەن هەر ئەم کۆمنتەی حاجی ئاسۆ بەسە بۆ کوشتنی بەڕاستی بۆیە حاجی ئاسۆ پاسەوانی حەسەن جەباریە کارژێڕی لە قیچواری پارتیە وەزیرەڤانیشە باشە پاراستن هەساون کتابێکیان بۆ لە قیچوار و حەسەن جەباری نردووە کە ئەم کەسە بابێت باشە چونکە حەسەن سەر بە پاراستنە و بردوێتی لە هەولێر تەسلیمی پاراستنی کردووە حەسەن لەمەدا تاوانبار نییە بەڕاستی بۆ ئاگاداریتان باش نییە کە حاجی بردو تەسلیمی کردووە لەوەدا تاوانبارە ئەم حەسەنە کە پارتیە کە پاراستنە باشە مادەم پارتی و پاراستنە سەرەوەی خۆی پێی بڵێن دەبێ ئەم پیسە ئەم زێرابە لازم قم بیخۆیتەوە ئەم زێرابە ئەبێ بیخواتەوە بەڕاستی ئەرکە ئەبێ جێبەجێی کاکاکیجان باشە نایکا وەکو حاجی ئاسۆی لێکەن باشە چارەنووسی ئەمیش وەکو حاجی ئاسۆی لێ ئەیبەنە زیندانێک و تەختیەکەن و بە کوتەرێک کوژنەوەن بڕخوا حافیزی بێ باشان هەرکە بردووانەتە هەولێر ناو دەستگای پاراستن بردووانە بۆ زیندانێکە لە بینی شەقڵاوە و پیرمامایە لەوێ کوشتویانە و پیان و تۆ خائینیت لە سێمانی خۆتی فرۆشتووە بەم جۆرە لەژێر ئازار و ئەشکەنجەیە کوشتویانە کاکەچێت تەنها لەبەر ئەوەی کە سەر بە باڵی نێچیرە و ئەو کۆمنتەی دژی خۆی وتنی برا گەورە کردووە باشە ئاخر مەسئول بازانی فیلەتەنە کاکی جان تۆ چۆن بێ سوکایەتی بۆ بکەی کاکی جان لای بنەماڵەی بازانی نەعوذ لا جوێن بەخوا بدە بە چی ئەدەی بیدە بەس باسی بنەماڵەی بازانی مەکە باش نییە تۆ کاتێک ئەڵێ مەسئول تۆ چۆن سوکاتیشی ئابۆ جۆرەکەی کە لە ناو ژنانەوە بیری ئێمەیە بێت ئەو بن ئەو کوژن کاکی جان ئەو بن ئەو کوژن باش نییە جا ئەوە کە خۆی کوشتووە و پۆلیسی هەولێر وا ئەڵێ تەنها قسەیەشی قۆڕە بەڕاستی خەڵک نابێت گوێ لەو قسە قۆڕانە بگرێت لەو قسانە بگرێت پاشان لیژنەیەکان لە کۆمەڵی پزیشکی پاراستنی جەلات هێناوە ئەڵێن ئەوە بەڵگەی پزیشکیە و ئەم کابرای خۆی کوشتووە و نازانم بەڕاستی من بۆم قسانە بگریم یا هەر بەڕاستی قاقا لێ بم کاکە باشە
ئەمەیە کەوتم بنەماڵی بازانی و ئەزانن کورد گوێ درێژە باشە بۆ شاخ و داخۆ ئێمە سێپەڕۆشۆرمان خواردووە پاراستن بردویانە لەژێر ئازار و ئەشکەنجا کوشتیان و تەواو کێشەی ئەمانە ئەوەی ئازیزان خەڵک بەکەرزانن جا ئەوە لە هەرچی سوکاتی خراپترە کە خەڵک بەکەر و گەمژە بزانێ ئازیزان باشە لە زیندانەکانە خەڵک بە کوتەک ئەکوژن دوایی دێن و دەڵێن وەڵا خۆی کوشتووە باشە وەکو چۆن کۆمەڵێ دادوەری وابەستە و ساختەچی و بەکرێ گیراویان هەیە سەرۆکی حیزب چی پێ ئەڵێ ئەوەکەن وەکو چۆن سەدان پارێزەری جاش پارێزەریان هەیە ئاوایش کۆمەڵێ پزیشکی دابەستە درۆزنیان هەیە کە پاراستن کاتێک کەسەکە ئەکوشن پاراستن بە پۆلیس ئەڵێ خۆتان بکەنە خاوەنی گوایە بە پێی یاسا و مادەی ژمارە ئەوەنە ئەم کەسێک گیراوە و لە دوایشا خۆی کوشتووە و لیژنەی پزیشکی ئێوەش پڕڕاستیکەنەوە ئەمە بەڵگەیە ئەمێ لیژنەکانتان ئێوە خۆتان کوشتوتانە لیژنەی پزیشکیتان هەیە ئامادەیە ڕەشتان بۆ ئەکا بە سپی و دەڵێ خۆی کوشتووە زۆر بە ئاسانی بەڵگەی یاساییشتان هەیە چونکە خۆتان زیندانەوانن خۆتان بکوژن خۆتان دادوەرن خۆتان لیژنەی پزیشکین کەواتە ئەم شتە ئەم قسە قۆڕ و قسە پوچانە بەڕاستی بۆ چی ئەکەن ئێوە کاکە مەگەر ئێمە چین ئێمە بەختن ئەزانی ئێمە ئینسان کاکە بیرەکەینەوە ئەزانین ئێوە هەرچێک ئەڵێن ئێوە درۆکەن بەڕاستی لیژنەی توبی چی شتی چی کاکە دادوەری چی و تەڕەماشی چی شتی چی کاکە شتیوان نییە پاشان تووشدانتان خەڵک چۆن لە زیندانە ئەتوانە خۆی کوژێت ئەزیزان زیندان نابێت چەقۆی لەلا بێت نابێت تاکشەرواڵەکەی بەنەخێنی تیابێت نابێت پانتۆڵەکەی قایشی تیابێ پێبێت نابێت دەسڕی پێبێ نابێت جامانەی پێبێ نابێت بۆیمباخی پێبێ واتە هەر شتێک بتوانێت کە بەکار بێ بۆ ئەوەی کە زیندان ئازار بەخۆی بگەێنێ ئەبێ لە زیندانەکان نەبێ بەڕاستی لە زیندانیشە ئەگەر لە 100% کەسێ خۆی کوژێ هەر ئەوان تاوانبارن لە ڕاستیە کە ئەمە دڵنیام ئەمە خۆی نەکوشتووە کابرای بە هیچ جۆرە ڕاستی ئەسڵ ئەساسی نییە کەواتە ئەمانە بەچی خۆیان نەکوژن ئەی ئەم بەڕێوەبەری ئاسایش و پۆلیس و ئەم دەستگا و نازان لێپەسینە لێ ناکرێ کە ئەمانە بۆشیان خۆیان نەکوژن چۆن شتیوا بێ کاکە تۆ 64 ڕۆژێک گرتووتە یەک کەس ئەم زەلامەی نەبینیوە یەکسەر ونی ئەەکەیم ئەم بەشەرە لە دوایش ئاچی بە کوتەک لە ناوی کوژی شێ لە شەهر خواردوو نەکردو کاکە تۆ شێ لە ژەهری نەیاوەتێم با بە 2 مانگ بمرێت و تەواو ئێمە چوزانین شێ تۆ دەستیەکە لێ نەیاوە باش ئێستا هەموو شتێکتان هەیە دەستێکتان لێەوە تا 2 مانگ بووی بمرێت و ئێشتانەوە کاکە لەمە بەدەشتێکی تر نییە کەواتە هەموو ئەمە درۆیە و خۆتان ئەیکوژن خۆشان ئەزان کە یەک کورد نییە بەڕاستی باوەڕ بە ئێوە بکات حتا ئەوانەی کە خزمەتکاریشتان ئەزان کە درۆکەن بەڵام ناتوانێت قسەکە بەڕاستی نۆکو ئێمەش تەسفێکەن باشە بۆیە خۆتان حاجی ئاسۆتان لە سلێمانی و ڕاکێشەوە بۆ هەولێر لەوێ لەژێر ئازار و ئەشکەنجا کوشتوتانە و تەواو ئەمە قسەیتیانە بەڕاستی ئەمە چارەنووسی هەموو پارتیەکە قەڕنێک مەسینیان بۆ هەڵگرن لە دوایی ئاواتان لێکن بەڕاستی قەڕنێک نۆکەرایەتیکەن گوێن بە ئارام ئەحمەد بدەن کوڕی خەڵک بگوشن بۆ پارتی بۆ بنەماڵی بازانی لە دوجارە ئێوە ئاواتان لێ لە ڕاستیە ئێوە ئەمەنێت ئەمە ئایندەی هەر هەمووتانە لە مێژووە بینیمانە من بڵاوم کردوێتەوە دوو ناوم بڵاو کردوێت کە ئێستا لە خیاڵمانیە لە ساڵی لە ناوڕاستی 6 بۆ هەفتاکانە دوو کادری پارتی لەبەر ئەوەی خەڵکێکی خۆشناو بوون خۆشناو قەسم عەشەری خۆشناو نییە یعنی ناویان خۆش بووە خەڵکی خۆشی ویستون وەکو ئارام ئەحمەد بۆ نمونە تێگەی کە خەڵک خۆشیەوێ ئاوا خۆشەویستی خەڵک بوون پارتی هەردووشیانی کوشتووە چونکە لای بنەماڵی بازانی نابێ هیچ کەسێک لە پارتیە خاوەنی ڕێز بێ بنەماڵی بازانی نەبێ نابێ کەس خاوەنی پارە بێ بنەماڵی بازانی نەبێت یعنی وەکو ئەوان باڵێن نابێ هیچ کەسێک لە بنەماڵی بازانیە باش نییە خەڵک خۆشەویست خەڵک خۆشی بوێ ئیلا بنەماڵی بازانی نەبێت ئەمە یاسای بنەماڵی بازانیە ئەبێ خۆیان لە دوودکەیا بن ئەوانی کە هەمووی لە خوارەوەن لە واقع باش نییە بنەماڵی بازانی تەواوی سەرکردایەتی و کادر و ئەندامانی پارتی بە جۆرەکە ئەزانێ باشە بەمە ڕووماڵاتیان نەزانێت کاکە ئێوە کەی نرختان لای پارتی و بنەماڵی بازانی هەیە کەی لەکوێ وەیە کەسی ئابڕووی هەبێ نابێ بە پیاوی ئێوە بەڕاستی باشە وەرە ئەزیزانی ئارام ئەحمەد 30 ساڵ تۆ چەکدار بی حرەسی بە دەرگای فیرعەونەکەی سەری غەدر بی کە سەری ڕەشە دوایش بە بەلاش بێن بتکوژن لە ناو زیندانەکە کاکە ئەی هاوار باب ئێوە خۆتان و وجدانی خۆتان 30 ساڵ ئێوە 30 ساڵ نە 6 مانگ 1 ساڵ خوێڕیترین سەگ باشە ئێوە 6 مانگ یا ساڵێ بەخێویکەن خزمەتیکەن بزانە چۆن بەردەوتانە ئاواکلکە لە قەیەکە
باش نییە ئەگەر کەسێ بێ بۆتان بزانە ئەو سەگە چۆن پەلاماری ئەدا ئەڵێ وا مەکەن لە خاوەنەکە 6 مانگە ئەو مەکە ئەمە 30 دانە ساڵی ڕەبە خزمەتی بنەماڵی بازارە دوایە ئاوای دێکن ئەمە ئایندەی ئێوەیە کادر و ئەندامانی پارتی بەڕاستی شڕەخۆرینە ئەمە ئێوە ئەوەن کاکە تەواو ئەمە واقعە کاکە ئێوە لای پارتی نرختان نییە ئەی هاوار کۆیلە نرخی نییە کاکە لە دنیاوا بووە بڕۆرەوە بۆ مێژوو بە قوربانێ بم پێش ئێساکە لە قۆناکی سەرمایه‌داری و نازانم پۆست مۆدێرنە و سیستەمی نوێی جیهانیان کاکە بڕۆرەوە بۆ سەردەمی کاکە گیانتەرە بەگایەتی بڕۆ بۆ سەردەمی نازانم کۆیلایەتی بڕۆ بۆ هەر هەمویان کۆیلە نرخی نییە عەدەد مەسینە نرخی نییە کاکە هەموو کادر و ئەندامێکی پارتی عەدەد مەسینەیە عەدەد مەسینەیش ئەبێ ئەمیشی هەرەمێ مەسینەکە بەرا کابرا لە توالێتا خۆی خاڵی کاتەوە نرخی نییە پێویست بۆ ناکە خۆتان ماندووکەن کاکە دوای ئاواتان لێ ماڵتان ئاوا بێت لە ساڵی 1975 مەلا مستەفا و هێزەکەی ڕاکەن بۆ ئێران پاشا گەردانیە ئاش بەتاڵە کەس بە کەس نییە لەو کاتە ناسکەیە یەکەم ئیشی پارتی و بنەماڵەی بازانی لە زیندانی ڕایات کوشتنی مێرگە سووریەکانە بێت باشە کاکە هەر هەمویان بە زنجیرەکانی دەستیانەوە بە زنجیرەکانی قاشیانەوە ئەکوژن ئەیانکەن بە ژێرخۆڵەوە ئینجا ئەڕۆن بۆ ئێران سێری ئەو ڕقا سێری ئەو حەقدا کە کەسی خۆشیان بوو مێرگە سووریەکان کاکە کەسی خۆیان کەسی خۆیان لە خوێنی خۆیان بوون بە قوربانتان بن ئەمە تاکە ئێمە هاوارکەین بە قوربان کەسی ئەڵەن چی وڵا پارتی 1 ملیۆن دەنگی هێناوە ئەی سندان لەو ملیۆن دەنگە بدا کە دەنگ بە پارتیدا باشە کاکە هەمووتان ئەوەتان لێت چۆن کابیان ئالێرە ئاوا هەڵیان دەڕی بوو نازانم ئەچیان کردو بووی باش نییە ئەوایە وێ هەمووتان ئەزانن ئەزامن چێکم بێچێتی هەمووتان ئەزانن باشە ئەگەر 5 دژی پارتی بێ 15 دژی یەکێتیە ڕەنگە بگەرێتەوە بۆی کەم خەڵکی دەفەری پێنجۆن و سلێمانی و ئەلم بابەتانە بووم زیاتر لەسەر ئەوێ زانیاریم پێگات و ئەلم بابەتانە ڕەنگە بۆ بێتەوە خۆتان ئەزان باش نییە بابە کەسێک ئەگرێ ئەمێشێتیە دەتوانی لە 100 جێگاوە هەواڵی بزانی کاکەگیان ئەزانم کوشتی بڕی تعدای کرد هەمووی باس کردووە کەس مزایدە بەسەر نۆ نەکا بەڕاستی کاکەگیان بەڵام ئەتوانی هەنگایە بنێ بڵێ لەکوێیە کاکە من لێرەوە کە ئارام ئەحمەدم 30 ساڵە دژایەتی بنەماڵەی تاڵەبانی و بنەماڵەی بازانی یەکەم وە سەکراتەیەکێتی ئەەکەم کەسێ بگیرێ ئەتوانم هەواڵی بزانم ئەتوانم تەلەفۆن بۆ دەیان کەسی ناوێکێتی بکەم ئەڵێ کاگەرم لە فڵان لە فڵان لە فڵانشێنە لە لای پارتیە بۆ شکڵ نییە بەڕاستی نییە بەڵام لای پارتی کاتێک دەزانی تەرمەکەت ئەدەنەوە کاکەژی ئاتکوژن ئەمە واقعە کەسیش نەڵێوەڵا ئارام ئەحمەدی فعلەیەکێتیەکە بەڵام ئەمە ڕاستیە کاکە من خۆم بەسەرمەتەوە بە قوربانتان بم من کوڕی خەڵک چۆ بۆ ئێران گرتویانە لە سلێمانیە یا هەوڵم بۆ داوە دایکی تەلەفۆن هەوڵم بۆ داوە ئازاد بووە کاکەژیان بام هەموو شەڕشەکە دژێکی تێکەم کاکە خۆتە نەزان برێ من دەوەرە بە پارتی بڵێ کاکە جوابیشە نایەتەوە کاکە ئەوە چییە ڕاستیە کاکە یعنی بە هەموو بۆ گەناوەکە یەکێتیشەوە ئێشتا ئاوا قساکە ڕاستی کاکە یعنی ئەتوانی قسەکە فڵانەکەی کاکەەوە فڵان کەس گیراوە ئاوا ئەمە یارمەتیەک فڵانێک کاکەجیان بادایکی بێ بۆ لای با کەسەکە بڕوا بۆ لای ئەڵێ بەسەر چاو کاکەجیان یعنی تۆ توانیت دوو قسەی خێرکەی لە مۆزوعەکانە کاکە بەڵام هەما من پارتیە ئەڵێ کەڵەگایە برای من ئەیلەوە حسابم بۆ مرۆڤ هەر ناکە کاکە یعنی چێ ئەم ملیۆنە دەنگە چ ئەحمەقێکن دەنگیانداوە بەم حیزە بەڕاستی کەچی داعانیشێ چێکن هەساون بۆیان نردم کاگەڕام ئەها دیار دەرسیم ئاڵاکەی لا بردووە لە ملیا و ئالەم بابەتانە ئێوە کەی فێری ئوسوڵە بن کاکە کابرا دانیشتووە گۆرانی ئەڵێ مۆزیکی پێ ئەم ئاڵاچێکی تەمبلی ئەمە هەمووی تاکتیکی پاراستن و بنەماڵەی بازانیە باشە چونکە بۆ لەبەرەوەی دیار دەرسیم وەکو شفان پەروەر مەسین هەڵگری بنەماڵەی بازانی نییە حسابیان بۆ ناکە پاراستنێک ئەنێرێت لە هۆڵێکە بۆ ئەوەی ئیحراجی کەن ئاڵای کوسا لە کاتە سەری عەدەساس ئەمە دژی ئاڵای کوردستانەوە ئەمە دژی کوردەوە ئەمە ئالم بابەتانە ئەوە ڕێک ئەمەیە یاریەکەی پارتی و بنەماڵەی بازانی بەڕاستی باش نییە من لێرە دانیشتم گۆرانیم شێعری خێم تۆم ئاڵا بۆ کەتە ملی من زەحمە نەبێ کاکە لە شوێی دنیایە هەیە مەگەڵ لە ئامی سەدامە گۆرانی پێشە گۆرانی ئەڵێ کەسێ هەیە بڕۆ ئاڵای هۆڵندا کاتە ملی ئەمە زایدە چییە کاکە لە شوێی دنیاشتی وایە من بڕۆم لە شوێنەکە لە هۆڵێکا شعر بخوێنەوە تۆ بۆت نییە لە خۆتۆ بێتە سەر مەنەسە ئاڵاکەیتە ملی من ئەمە نەبێ ڕێزیە بە ئاڵا نە هیچ ئاڵا چاومانە نەتەوەکەمە نشیمانەکان هەمووە بەڵام ئێوە مزایدە بە ئاڵای کوردستانەوەکەن ئێوە ئەتانەوێت کەرامەتی ئەو کەسانە بشکێن کە لەگەڵ ئێوانیە بە ناوی ئاڵا و بە ناوی کوردستان و ئەلەم بابەتانەوە یعنی لە ڕێگەی پاراستنەوە ئێوە ئەتانەوێت دەرهەق بۆوانە ئەوە ئەو شتانە بکەن
ئەمە مەکەن ئەگەر ڕاستەکەن پارتی و بنەماڵی بازانی و پاراستن مەچن کادری خۆتان 30 ساڵە مەسێتان بۆ لە دێبچن بیرکوژن ئەمە مەکەن ئەمە مەکەن مەچۆ مزایدە مەکە ئاڵاکەی تەمەلی هونەرمەندێکەوە بۆی خەڵک بێڕێژی بێحرمەتی پێ بکە باشە ئەوە ئێمە نرخی ئاڵا ئازانین بەڵام ئێوە مزایدەی پێوەکەن ئێوە ئەیفرۆشن بەڕاستی داگیرکەن نەماوە ئێوە ئاڵای کوسانی پێ نەفرۆشن هێشتا ئێوە هێنە قسە قۆڕان بۆم عالەماکەن کاکە ئێوە ڕۆژنامە نووس ترۆر مەکەن نەک دابنیشن خەریکی ئەو مزایدانە بن ئێوە سامانی گەلەکەمان و نیشتیمانەکەمان مەبەن لەژێر ئەو ئاڵایە خەڵک مەچەوسێنەوە لە زیندانەکان بابا ئەوەی لە زیندانی ئاکرەیەکە لە دنیا نمونەی نییە خۆشەویستانی ئارام ئەحمەد هەر نمونەی لە دنیایان نییە بەڕاستی بە قورئان بەعس نایکە کاکە من ساڵی 2012 بڵاوم کردوێتەوە لە گۆڤاری ڕێگا باش نییە ئێشەش لە بیرم ماوە لە پاڵتاکە من باسم ئەو باسی ئەو مۆزوعانم کردووە کاکە لە ناو زیندانی ئاکرەیە یەزیدیان گرتووە کە زیندان بووە ئیسلامیشیان گرتووە و تویانە یەزیدیەکان بەستووە بە ئین ئیسلامیەکان بەستووە بە کورسیەوە بە زۆرتان تۆ بێ سێکسی لەگەڵاکەیت باشە بە یەزیدیەک لە پاڵتاکە من ئەوانم باس کردووە کاکە بە بەڵگەوە ئەوانە هەین بڵاو کردوێتەوە بەڕاستی تێگەیت نەتان ناسین کاکە بۆیە ئەمە ڕێی من بوو لەسەر ئەو مۆزوعانە بەڕاستی ئەمە واقعە و ئەمە هەڵوێستی منە من هەمیشە هەڵوێستم بووە خەدر لە نارەکانیشم کرابێ هەڵوێستم هەبووە بەڵام مەڵێن وەڵا فڵان کەس خۆی کوشتووە کاکە پارتی ئەو قسە قۆڕەم مەکە ئێوە لەسەر یەک کۆمنت ئەم خۆتان کوشتووە لەسەر یەک کۆمنت لە بەش سەر بە باڵی نێچیڤان بازانی بووە تەواو پێویست بەوە ناکە خەڵک ئەم ڕاستی باش ئەزانێت مەجالی تیانی ئەمە بە هیچ جۆرە کاکەجە مەجالی تیانی بەڵام بەسە ئیتر کاکە بابەتێکم نووسی دەدەقە دامنا خێرا سڕیمەوە ئێستا بابەتەکەتان بۆ خوێنمەوە ئازانی ئارام ئەحمەد بەسمانێکی ئاسایی بۆتانە خوێنمەوە کە یەکەم جای ویستم ئەوە بڵاوکەمەوە دوایی وتم نە با لایڤێ بکەم بەڕاستی ئەو خەڵکێ گوێ لە ئارام ئەحمەد بێ و لایڤیانەوێ نەک تەنها بە نووسین و ئەنەم بابەتانە باشە ئەمە واقعە بابەتان خوێنمەوە بزانم لە شوات دامنابووت خوا خۆشەویستانی ئارام ئەحمەد بابەتەکەم لەژێر ناونیشانی سەری غەدرا بوو سەری غەدر یواتە سەری ڕەش سەری ئەوە بورن بە خۆشەویستان سەری غەدر وەک چۆن هیچ شتێکی نوێ لەژێر ڕۆشنایی خۆردا ڕوونادا گەمە قسەی تەوراتە ئاواش هیچ شتێکی نوێ لەژێر دەساتێکی دوی پارتیا بۆ کووت ڕوونادا سەری ڕەش واتە سەری غەدرە سەری ئەو خەنجەرەیە هەموو ئێوارێک دێتە سەر سفرەکانمان و خۆی لە خوێنی دڵمان هەڵەکێشێ سەری غەدر سەری قەهرە ڕوو لە ئێمە ئەو سەرەیە هەموو مەلابانگدانێ جرد بۆ خوێنی ڕژاومان بۆ چاوی هەمیشە گریامان لێ ئەدا بزمارێکە بە بەری پێ و پاشی هەموو کوردان ڕۆچووە دەمانچەیەشی بێدەنگە و لە مێشی هەمومانە ئەتەقێ ساڵانێکە ئەتەقێ سەری غەدر سەری ئەو فیشەکەیە بە ناودەمی سەدر عوسمانەوە نرا سەری میحیدین ڕەحیمە کە لە خەودا پڕکرا لە گولە ئەو گوێزانەیە کە زمانی کەریم عوسمانی بڕی کوشتنی 67 گری لایە لە ساڵی 1996دا کە ئێستاش گۆڕەکان دیار نییە سەری غەدر ئەو سەرەیە فەریدون جوانڕۆیی بە ئۆتۆمبیلەکەیەوە کرد بە هەوادا سەری غەدر ئەو سەرەیە ناوچەی شنگاڵی دا بە داعش و هەزاران کچی کورد کرانە کۆیدا سەری غەدر ئەو سەرەیە لە کەرکووک شێخستاری تیرۆر کرد لەسەر نووسینی کتێبێک بە ناوی من بلانێ لەگەڵ ژیاندا سەری غەدر ئەو سەرەیە ڕۆڤ ئاکرەی و نەزیر عومەر و زۆری تری خستە ژێر خاک چۆن بتوانم ئەم هەموو ناوەڕیسکەم کە سەری غەدری بەناو کوردایەتی خوێنیانی خواردوێتەوە سەری غەدر ئەو مۆرگا تاریکەیە لەوێوە تاریکایی کوردستانی داگرت و باڵێکی وەی شومەیە بایە قوشێکە دەیان ساڵە باڵە هاوێ و بۆ وێرانە ئەخوێنێ سەری غەدر ئەو سەرەیە کە لە دوای 30 ساڵ پێشمەرگایەتی بۆ سەری غەدر ئاسۆ مەجیدەفەنی دوێنێ طبعا دوای ئەو هینە نووسیم خۆشەویستان دوێنێ دوای 64 ڕۆژ بێسەر و شوێنبوونی تەرمەکەیان دایەوە بە کەس و کارەکەی ساڵانێکە لەسەری غەدر زوحاچی خۆی مەڵاس ئاوا کە مێشکی لاوانی کوردی دەرخوات ئەدرێ جا ئەوانە با زۆر بەشیان کادر و خزمەتکاری خۆی بن یان ئەوانەی وەک بۆ داد ئاکرەی و دەیانی تر ڕخنەیەکیان کرد شمشێرەکەی سەری غەدر ئەو شمشێرەیە بە نووشی خوێناویەوە بە ناو مناڵەکانمانە سەماعەکە لە سنگی هەمومانە گیری کردووە ئێستا لەسەری غەدرەوە لورەیەک گوێی هەمومانی کەڕ کردووە هەموو ئێوارێک شیر ئەدا بە بێچوەکانی خۆی و ژەهر و تاڵاوەکە بە قورژی ئێمە و ئازادیە خۆ ئەگەر یەکێک لە بێچوەکانی خۆشی لەژێر لێەوە بنووزێنێ تەسفیە ئەکرێ
ئاوایە سەری غەدر ئەو بابەتە بوو کە ویستم دوای یەک ڕۆژ لە کوشتنی ئەو کوڕە ویستم بڵاویکەمەوە بەڵام دوایی کێشامەوە وتم هەم لایڤەکە ئەکەم قسەکانی خۆمەکەم و هەمیش ئەتوانم لێ بۆیان خوێنمەوە من لەو جاتە کاتان ناگرم ئازانی ئارام ئەحمەد بەداخەوە بۆ ئەندامان و کادران و لە بەبە ئازیزانی ئارام ئەحمەد حیزب وەسیلەیەکە بۆ بەدەستهێنانی کۆمەڵی ئامانج ئەوەی کە مقدسە ئینسان مقدسە ئەوەی کە مقدسە خاک مقدسە ئەوەی کە مقدسە نیشتیمان مقدسە ئازیزانی ئارام ئەحمەد گەلەکەت مقدسە حیزب مقدس نییە حیزب هیچ نییە کۆمەڵی خەڵک کۆ ئەبنەوە پلاتفۆرمێدا ئەنێن حیزبێ دروستەکەن بۆ بەدیهێنانی کۆمەڵی ئامانجی ئینسانی نیشتیمانی نەتەوەیی چوزانم هەرچیە کاکەجیە باشە هەتا حیزب دروستەکەن بۆ پاراستنی ژینگە خۆشەویستانی ئارام ئەحمەد بۆ پاراستنی مەڕوو ماڵات مهم ئامانجە ئەرێ ئێوە تا کەی فێر نابن ئیتر ئەگەر حیزبێک ئەزانن غەدرەکە ستەمەکە کاکە لێ دوورکەوەرەوە کاکە سندان لەو نانە بدا کە پارتی ئەداتێت تۆ 30 ساڵ نۆکرایەتی بۆکەی دوایی بن لە شوێنەکە ئاوا قەت و ئامەکەن کاکە کەس و کارەکەشی نێرن قسە بکەن ڕەنگە 4 ڕۆژی تر 5 دەفتەر بنێرن بۆ کەس و کارەکە دەفتەر پارەی دزیە بڵێ کاکەی وازی لێ بن قوڵوقا پێن کوڕەکەتان خۆی کوشوە دەفتەرە بۆ خوددان بیخۆن ڕەنگە وای لێ بێسبێنێ بەڕاستی کاکە مە تاکەی تر کاکەجیە تاکەی ئێوە فێر نابن بە قوربانتان بن حیزبەکەت کە خراپە وازی لێ بێنێ بابا ژیان یعنی هەڵوێز سندان لەو مەعیدە قۆڕە بدا ئێوە چیتی ئەکەن ئەم مەعیدەیە کاکە ئەی هاوار چیتی ئەکەن کاکەجیە چیتی ئەکەن ئێوە تاکەی ئێوە تەنها لە پێناوی نانە سکیەکە ئێوە هەموو وجدان و ئینسان بوونی خۆتان ئەفرۆشن بەم حیزب بۆ حیزب لە پێناوی چیە کاکە بەشەرەفم خەڵکەیە تا ئەو ئەحمەق بووە لەسەر شاسوار جوێنی بە ئارام ئەحمەد لەسەر شاسوار جوێنی بە ئارام ئەحمەدەوە کاکە تۆ بیهێنە پێشایی خۆت تۆ وەرە بەشەر تا ئەو سنوورە تۆ کەرکرابی لەسەر شاسوار و سلوە گون ڕوت جوێن بە ئارام ئەحمەد بێ قوڕیەکەم بەسەری خۆمە کاکە قوڕی چێ وڵی نێدەرلاندیش هۆڵندا بەخوا قوڕیتیانە هەمووی لمە بەخوا پێغەمە بەخوا پێغەمە چی کەسەیە بمری ئەوە قوڕ دەست ناکەوێت بەسەری خۆتا بەردێکی دەست ناکەوێت بێ بەسەری خۆتا بەخۆرا ئەو قوڕژێ بێکە بەسەری خۆمانە نەراوەڵەکە دەی ڕێزە حورمەت خۆشەویستی بۆ هەموو لایەک هیوادارم کە زۆر باش بن ئەوە ڕێی بن و بیر و بۆچووری من بوو جا اینجا پارتیەکان کە ئارام ئەحمەدەوە چاکە بیان شێت کردووە هەموو چاواشە کردو خۆشەویستان ئاوا قسەیەکەم پارتیەکان ئەڵێن کۆر ئارام ئەحمەدەوە یەکێتی وەڵا سبێشە قسەیەکەم بۆ یەکێتیەکان ئەڵێن کۆر خۆی فرۆشەوە پارتی بەخوا شێت و شبرم کردوون کاکە کورە خۆ فرۆشتی سیوشیسی کاکەجێ ئەوە تەمەنمان ڕۆیش وڵی پارە و سامان بۆ تەمەنی 20 ساڵی باشە 25 ساڵ باشە کاکە من لە 20 ساڵیە ئەو نەم پەتاتەی کوڵاو خوارد کاکە نەود نەبوو کاکە ژیان کولناوی چییە بەس خوێ بووە بەخوا خوێ بوو لە بیرمە خوێ بوو باشە پەتاتەمان نەکڕی ڕۆن نەبوو لە ساڵی 1992 پەتاتەکە بەخڕیەمان خوارد هەر بەخڕی بەخوا ئەمان کوڵان و بەخڕیەمان خوارد باش نیش کە نەمانتوانین دەڕۆناسوویکەینەوە جا هاتمە ئێرەیان و چیم ئەوە کاگەرم کەیسەکە و چییە بۆ داوای مافی پەنابەرێکم جا کەسی بۆ چیە کاکە هەڕڵێن پەتاتەم بەخڕی خواردووە محققەڵێ فەرمە ئەوە پەنابەری سیاسی یعنی منتەقیتیان تۆ سا پەتاتی خڕخۆی باشە بە کوڵاوی وتم هەر ئەوە بە هۆڵەندا بڵم ئەڵێ ئەمە سیاسیەکە خاڵە ئارامە داخی پەتاتە ڕاکردووە تەوا کورت و کرمانچی ئەرە بەقڕ ئێستا لەم تەمەنەیە وڵی تازە پارەیش قیمەتێکی نی بەخوا کاکەشێن لەبەرەوە عاقڵ بن عاقڵ ئینسان بە شەرەفەوە بژی باشە ڕاستی بڵێ ڕاستی کاکە یەکێتی خراپەکە بیک ڕاستیەکەی بڵێ پارتی کردی خراپە بیرەکە ڕاستیەکان بڵێ برا خودنیە ناگۆڕێ بە قوڵوانم ڕاستی بڵێ مەترسە کاکە مەترسە باش نییە ژیان بەترسەوە بەخوا شەرمەزاریە کاکەجێن ئێمە هەر ئەمرین بە قوربانتان هەر ئەمرین باش نییە وەڵڵە ئازیزان برادەر هەبوو لەم هۆڵندەیە ئێوارە من خوا حافزیم لێ کردووە وتومە کاکەجیان بەیانی وەرەوە بۆ فڵان شوێن ئەوە بەیانی هاتوتەوە شەو مردووە کاکەجیان هەر لەمدا ناخێ بەخوا شەو مردووە ئیتر تۆ بەتەمای چیت کاکە بەتەمای چیت بەڕاستی بۆ نابیتە خاوەنی هەڵوێست ئێسش خەڵکێ لەم هۆڵندایە پارتیمان و ڕێبازی بازانی و ڕێبازی چی کاکە خۆ ئەم ڕێبازی بازانیە نە ژوورێکە نە تەختە ڕەشێکە نە قەڵەمێکی تایە نە شتێکی تەیە وەڵڵە ئەو میدیای پارتی کە ئێستا هەیە قەسەم بەخوا میدیای پارتی ئێستا کۆنە شێعیەکان تۆزێ ڕاستیان کردەوە لەم دوای شایی کێتەکانوانە لە برسا ڕیان کرد ئەوان پارەی زۆریان پێبوو یەکێکی ئەو پارەی نەیە چون بوون بە پارتی داهولێرە
ئەوان ئاوادانیان کردەوە بەڕاستی اینا میدیایشی کاکە ڕادیۆشی قڵخنی هەبوو لە ڕەزایی و ئەمانە بەخوا کەس گوێ لێ نێگر کاکە ئەرەوەخۆ دەی خۆشەویستانی ئارام ئەحمەد بەخێر چن خواتان لەگەڵ خۆشەویستان حرمەتم بۆتان هەیە شەو شەوگاتان خۆش بێ هیوادارم کە پایەدار بن ئازیزانی ئارام ئەحمەد خواتان لەگەڵ خۆشەویستان دەی باوکەکە ئەمە تەواوە